هەوڵی بێئەکام بۆ دامرکاندنی ئاگری تووڕەیی خەڵک. کارگێڕان و باندەکانی ڕژیم لە سەروبەندی دیاریکردنی سەرۆک کۆماری داهاتوو نمایشێکی دووپاتکراوی گاڵتەجاریان دەست پێ کردووە. ئەوان بۆ هاودەردیکردنی درۆینە لەگەڵ خەڵکی ڕەنجدیتووی ئێران لە ناو خۆیاندا کێبڕکێیانە. ئەوان هاوشێوەی کایی منداڵانەی کێبوو من نەبووم دەستیان داوەتە تەبلیغاتکردن بۆ بەناو هەڵبژاردنەکانی مانگی داهاتوو. با سەرنج بدەینە چەند نمونەی خوارەوە کە مشتی نمونەی خەروارن و لەم ڕۆژانەدا لە چاپەمەنی و سایتەکانی سەر بە ڕژیم بڵاو کراونەتەوە تا وێنەیەکی نوێ لە ڕادەی دژەمرۆی بوونی سەرانی ڕژیم ببینین. عیزەتوڵڵا زەرغامی سەرۆکی پێشووی سەدا و سیما و لە کارگێڕانی باڵای بەیتی ڕێبەری دەڵێ ئەو ئیتر ئوسولگەران نییە و ئەم دابەشکاریەی ئیسلاح تەڵەب و ئوسولگەرایی قبوڵ نییە و بە دروشمی نان مەسکەن ئازادی و بە خۆشەویستی چێگواراوە هاتۆتە مەیدان. ئەحمەد جەنەتی بەڕێوەبەری شۆڕای نیگەهبان و سەرۆکی مەجلسی خۆبرێگان و ئەندامی مەجمەعی تەشخیصی مەسلەحەتی نظام و ئەندامی شۆڕای باڵای ئینقلابی فەرهەنگی دەڵێ بارودۆخی ئابووری وڵات یەکجار جێی نیگەرانیە. بارودۆخەکە بۆ تۆیژە کەم داهاتەکانی کۆمەڵگای یەکجار دژوارە و قیمەتەکان هەموو ڕۆژێ دەڕۆنە سەرێ بەرپرسان پێویستە هەرچی زووتر بە کێشە و گرفتی خەڵک ڕابگەن. ناوبراو لە درێژەدا دەڵێ شۆڕای نیگەهبان بۆ چارەسەرکردنی کێشەی ئابووری و بژێوی خەڵک هەر کارێک کە لە دەستی بێت دەرەغی ناکات و ئەدعا دەکات کە لەم بارودۆخە دژوارە ئابووریەدا هاوڕێ و هاودەردی خەڵکن. ئەحمەد تەوەکولی ئەندامی مەجمەعی تەشخیصی مەسلەحەتی نظام و نوێنەری پێشووی مەجلسی شۆڕای ئیسلامی لە دانیشتنێکی خوێندکاریدا دان بەوە دادنێت کە 60% خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدا دژین و بە وتەی ناوبراو دەسەڵات بە هەر شێوەیەک کە بێت پێویستە دەنگی هەژاران ببیستێت لەبەرەوەی کە ئەگەر ئەو کارە نەکات لەوانەیە ئەو ڕووداوە ڕوو بدات کە نابێ ڕوو بدات. بێگومان دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم زەنگی مەترسیەی بیستووە، بەڵام بارودۆخەکە شڵەژاوتر و ڕاستیەکان سەرسەختتر لەوەن کە بکرێ بەم جۆرە نمایشانە خەڵک فری بدەن. لە ئاستێکی دیکەشدا چاپەمەنیەکانی ناوخۆی ئێرانیش چەند گۆشەیەک لە بارودۆخی نالەباری ئابووری خەڵکو و زەنگی مەترسیە کە لێدراوە بڵاو دەکەنەوە. سایتی شەهروەند ئانلاین سەبارەت بە چوونەسەرەوەی قیمەتی برنج و توانای کڕینی خەڵک لە بابەتێکدا لە سەرزاری بەڕێوەبەری ئەنجومەنی هاوردەکارانی برنج دەنووسێ چوونەسەرەوەی قیمەتی برنج بۆتە هۆی ئەوەی کە لە جەمعیەتی 82 ملیۆن کەسی خەڵکی ئێران تەنیا 15 ملیۆن کەس بتوانێت برنج بکڕێ. سەرەتاکانی ساڵ بوو کە چوونەسەرەوەی قیمەتی گۆشت و مریشک بوو بەهۆی ئەوەی کە دەوڵەت قیمەتدانانی بەناو دەستوری ئەنجام بدات، بەڵام قیمەتدانانی دەستوریش نەیتوانی چارەسەرێک بێت بۆ نەمانی ئەم کاڵایانە لەسەر سفرەکانی خەڵک. پاش ئەوانە ئێستا نۆبەتی نانە. ڕۆژنامەی ئیقتسادی پوپا لە ژمارەی چوارشەممە 15 مانگی گوڵاندا لەسەر زاری کارناسێک دەنووسێ لەو ماوەیەدا قسە و باسێک سەبارەت بە چوونەسەرەوەی قیمەتی نان هاتۆتە گۆڕێ. ئەم بابەتە هێڵی سووری خەڵکە، گاڵتە بە نانی خەڵک ناکرێت لەبەرەوەی کە نان یەکێکە لە خۆراکە سەرەکیەکانی خەڵکی ئێران و خەڵک نەمانی نان لەسەر سفرەکانیان قبوڵ ناکەن. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ئەگەری گرانبوونی نان بەڕێوەبەری گشتی دەفتەری کاروباری بازرگانی وەزارەتی سەنعەت، مەعدەن و تجارەت لا ڕۆژنامەی ئەمروز ژمارەی چوارشەممەدا ڕایگەیاند کە دەوڵەت جارێ نان گران ناکات. ئەوان ئەزموونی گرانکردنی لە ناکاوی بێنزینیان هەیە و هەر بۆیە بەنیازن بە شوێنەی خەڵک بەرەو بێبەشی و هەژاری بێسنوور پاڵپێوەنێن. هەر بەم هۆکارەشە ناوبراو تاکید دەکات کە دەوڵەت جارێ نان گران ناکات. هەڵبەت گۆڕانی ئیحتیمالی بارودۆخی کەشوهەوا و پێشبینی سەرهەڵدانی ویشکە ساڵی و دابەزینی ئاستی بەرهەمهێنان لەم ساڵدا دەتوانێت وەزعەکە لەوەش خراپتر بکات و لەگەڵ چوونەسەرەوەی زیاتری قیمەتەکان نەتەنیا برنج بەڵکو نانیش خێراتر لەسەر سفرە بێڕەونەقەکانی خەڵک لابرێت. لە پەنای ئەم بارودۆخە قەیراناویە کە بەردەوام پانتایی بێبەریبوونی زۆربەی خەڵک لە ژیانێکی ئاسایی و بەتاڵبوونی سفرەی زۆریان لە سەرەتاییترین خواردەمەنیەکان پەرەدەستێنێت، پێویستە دواهاتەکانی پەتای کۆڕۆنا و بێکفایەتی دەوڵەت و گشت دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی
بەرامبەر بە سڵامەتی گیانی خەڵک ئیزافە بکەین. سەرەڕای هەمووی ئەوانە پێویستە باسی پەرەسەندنی بەردەوامی بێکاریش بکرێت. ڕۆژنامەی ئیقتسادی پوپال لە هەمان ژمارەدا لەسەر زاری هەمان کارناسەوە دەنووسێ ئەمڕۆ شایەدی ئەوەین کە نزیک بە 70% خەڵک لەژێر هێڵی هەژاری تۆغدا دەژین و ڕێژەی بێکاری بەردەوام ڕوو لە زیادبوونە و هەر بۆیە زیاتر لە ڕابردوو شایەدی شڵەژاوی کۆمەڵایەتین. سەرانی ڕژیم بۆ مانەوەی دەسەڵاتە نیگریسەکەیان 42 ساڵە نانی سەر سفرەی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش سەروەتی بەرهەم هاتوو لە کار و زەحمەتی ئەوان بەتاڵان دەبەن و ئەمڕۆ پتر لە هەموو کاتێک بە بەکارهێنانی هەر ئەم سەروەتانە ناوەندەکانی سەرکوتگەری خۆیان بۆ سەرکوتکردنی خەڵکی وەگیان هاتوو ناڕازی بەهێز دەکەن. سەرانی کۆماری ئیسلامی بە هەموو دار و دەستە و یاڵەکانیەوە دەنگی ناڕەزایەتی و ڕەوتی ڕوو لە گەشەی خەباتی جەماوەریان لە ناوەندەکانی کار و لە شار و گەڕەکەکان بیستووە. هەر بۆیە بە خەیاڵی خۆیان وە پەلە کەوتون تا گۆیا پاشەکشە بەم حەرەکەتە کۆمەڵایەتیە بکەن. هەر ڕۆژێک کە تێدەپەڕێ خەڵک بۆ یەکگرتووکردنی ڕیزەکانیان هەنگاوێک بەرەو پێش هەڵدەگرن و خۆیان بۆ ڕووخاندنی شۆڕشگێڕانی ڕژیم ئامادەتر دەکەن. ڕێک لەبەر ئەو ڕاستیانەیە کە ئەمڕۆ گشت دەستگا تەبلیغاتیەکان وەکار کەوتون تا ڕیاکارانە بە باسکردنی ئەو حەقیقەتانەی کە خەڵک ساڵانێکە لەسەر شەقامەکان هاواری دەکەن تووڕەی خەڵک دامرکێنن. ئەوان لە هەر باڵ و دار و دەستەیەکەوە ئەمڕۆ دەرد و ڕەنجی خەڵکیان وەبیر هاتوێتەوە و لەسەر گوێی یەکتر دەدەن و ئەمیان ئەو باڵ ئەمیان ئەو بەرپرس و بەڕێوەبەر بە هۆکارە کێشە بێ ئەژمارەکانی ژیانی خەڵک پێناسە دەکەن تا بەڵکو و گشت نزامەکەیان لە زەبری تووڕەیی جەماوەر بە دوور ڕاگرن.